من پێم وایە زۆربەی خەڵکی کوردستان و هەموو حزبەکان بێجگە لە ڕەنگە حزبێک یان دوو حزب ڕازی نبن بە جۆری حکمڕانی لە وڵاتە با سەریح بین لەگەڵ یەکتری. ئێمە وەکو یەکێتی ئەمڕۆ سیاسەتی خۆمانمان هەیە، پاشکۆی هیچ لایەنێک نابین، هیچ حزبێک نابین، هیچ وڵاتێک نابین. ئێمە سیاسەتی خۆمانمان هەیە، ڕەفیقەکانمان بەجێ نایەڵین، دانیشتنمان کردووە، زۆر دانیشتنی جدیمان کردووە لەگەڵ هەموو حزبەکان. بە پارتی دموکراتی کوردستانیشەوە توانیومانە تێب بگەین کێشەکانمان لەم ئینتیخاباتە چییە. خۆشبەختانە زۆربەی حزبەکانیش ڕەئیان وەکو ئێمەیە، ڕەنگە زوو بێت بڵێن لەگەڵ ئێمەن، بەڵام من داواکەم لەو حزبانە تێبگەن لە یەکێتی نیشتمانی کوردستان. ئێمە بەجددیمانە، ئێمە ئەمانەوەی خزمەتی ئەم وڵاتە بکەین. ئێمە ئەزانین لەبەر کێشەکانی ناو خۆمان غەڵەتمان هەبووە، وەکو پێویست بۆ هەندێک مەوزوع ئیشمان نەکردووە، بەڵام دڵنیابن یەکێتی ئیمڕۆ ئەو یەکێتیەیە کە دێت ئیشی خۆی کات بۆ خەڵکی ئەم وڵاتە ئەوەڵجار ئەنجا بۆ حزبەکەی خۆی. بۆیە من داواکەم لەو حزبانە ئەگەر بەم حکومڕانیە ڕازی نین، وەرن با چێترێک دروستکەین بە یەکەوە، ئیشێکی وا بکەین کە لەم ئینتیخاباتە بتوانین گۆڕانکاریەکی ڕاستەقینە بکەین لە حکومڕانی کوردستان. ئێمە ئەبێ هەوڵ بدەین مامجلالانە ئیش بکەین، ئێمە ئەبێ هەوڵ بدەین خەڵک کۆکەینەوە، نە خەڵک جیاکەینەوە لە یەک. پێشم وایە سیاسەتەکەی یەکێتی نیشتمانی کوردستان دروستە، پێشم وایە هەم لە مەسەلەی سەرۆ کۆمار سەرکەوتووە بین و هەم لە ئەم ئینتیخاباتەی کە بۆ پێشەوە دێت لە کوردستان لەوێش سەرکەوتووە بین. ئێمە ئەمانەوێت ئەم جارە گۆڕانکاریەکی جدی بکەین لە کوردستان، لە حکومڕانی کوردستان، و تەکید بە ئەو پۆستانە هەوڵی خۆمانی بۆ ئەدەین و کاندیدەکانیشمان زۆر کاندیدی باشن و پێشم وایە شتێکی باشەکەین لە کوردستان ئینشەڵڵا.